ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لە خێم شەی بەرنامەی پانۆرامە پێتان گەیشتینەوە ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بابەتی ئەو بانگێشتانی کە تورکیای کات بۆ هەر یەک لە هەندێک لایەنی سونە و کورد لە هەرێمی کوردستان و لە عێراق کە بانگێشتیان نەکاتە تورکیا و گفتوگۆیان لەگەڵەکە نازانرێت گفتوگۆکان لە پشتی پەردە و لە ژوورە داخراوەکانە چییە گوزێرێت تاوان ئەم گفتوگۆیانە و ئەم سەردانانە کە بە شێوازی تاگلایەنە و جیاجیا لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێت بۆ تورکیا و کۆبنەوەکان لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتە لەوێ دەکرێت بە دڵنیایەوەمان نەزانین دەرهاویشتەی باشی نابێت بۆ سەرڕەوشی هەرێمی کوردستان و بۆ ناو ماڵی کورد لە باشووری کوردستان چکە مەزانین ئێمە لە سەروبەندی پێکەنانی کابینەی دەمی حکوومەتی هەرێمی کوردستانی کۆبوونەوە و ڕاگۆڕینەوەی لایەنە سیاسیەکان هەیە بە دیاریکراوی یەکێتی و پارتی لەسەر پێکەنانی کابینەی دێم و ئەم جۆرە تاگلایەنیانی کە ئەنجام ئەدرێت لە سەردان و پەیوەندی بەستنی نانیشتیمانی و پەیوەندی نادیبلۆماسی کە لەگەڵ وڵاتی تورکیا لەلایەن هەندێک لە هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانەوە زۆر جار بە خراپ شکاوەتەوە بەسەر ڕەوشی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئێمەزانین تورکیا ڕۆڵێکی باشیش ناژێڕە لە ڕۆژاوی کوردستان هەر بۆ خۆی ئەمەش ئەگەر لە ڕۆژاوی کوردستان بە ئاڕاستەیەشی خراپ بابەتەکان بشکێتەوە بەدڵنیایەوە بە باشووری کوردستانیش دەرهاویشتەی خراپێ بێت ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز کاگوران حاجی سلێمان ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمایە بەخێربی کاگوران خۆشحاڵین کە نزیکەوە بینین سەرچاوان هەروە بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە بە سوپاس و جەنابیشیان لە مەخموون لە ڕێگای سکایپ لەگەڵمان بەخێربی کاک ڕەشاد سەرەتاگەل لە کاگورهان و دەست پێ بوون کاگورانیانی ئێمە زانین دۆخی ناوچەکە بەگشتی بە دۆخێکی هەستیاردا تێپەڕێ بەڕاستی ئێمەی کوردیش بەشێکین لەو دۆخ هەستیارە ینی بمانەوێت و نەمانەوێت زۆر جار زەرەرمەند دەبین بە پەیوەندی خراپەکان کە لەسەر ئاستی تاگلایانی لەسەر ئاستی حیزب لە هەرێمی کوردستان لە باشوور و ئەگەر زۆر جاریش لە هەندێک لە ناوچەکانی دیکە لەگەڵ لایەنێکی بەرامبەر کە بۆ نمونە دەوڵەتێکی زلێزی وەکو تورکیا ئەنجام بدرێ دەرهاویشتەی خراپێ بێ بەڕاستی ئالەم سەروبەندەدا کە ئەم جۆرە جوڵانە هەیە و ئەم جۆرە پەیوەندیە نادروستانە هەیە خوێنەوەتان چیە بەڕێستان بۆ یەکو چاودێرێکی سیاسی دیارە هەر پەیوەندی بەستن واتە هەر پەیوەندیە کورد لەگەڵ جیهانی دەرەوە لەگەڵ وڵاتان بێت لەگەڵ شتێکا بێت شتێکی باشە ئەگەر لەسەر ئەساسی نیشتیمانی بێت لەسەر ئەساسی جۆرە یەکسانی کتابە جۆرە هاوتەیەشتیا بێ بەڵام ئەوەی ئێمە ئەیبینین کە زیاتر گومانەکان زیادەکە کە تەوقیت و ئەو دۆخەیە باستکە و کە دواتر باسی لەکەین خاڵێکی زۆر گرنگ هەیە لە پرۆتۆکۆلە لە سەردانیکردنی وڵاتانە کە بە سەردانەکە با بەناو ڕسمی بیان بەناو ڕسمیش نەبێ پێشتر ئاگادار ڕاگەندرێت مەزە فلان سەرۆکی دەوڵات مانگێ پێشەوە دوو هەفتە پێشەوە سەردانیە بە سەردانێکی ڕسمیە چێ بۆی ئەمە ڕاگەندرێت بەڵام ئەمانەی خۆمان وەکو کارمەندێکی خۆیان وەکو مۆزەفێکی خۆیان لە پڕێکە بانگەکرێن کاتێک کە زانانی ئێمە لە شاشەوە لە ئێعلامەکانی خۆیانەوە ئێمە ئێمە بانگێشتی پێڵێن ئەمە بانگیان نەکەن ئەمە بانکردنە ئەوە نییە بڵێ داوت نەکراون ئەمە بانکێشکراون بانکراون ئەجیندایەکە ئەی خەنە ژێردەسیان لە پایچی لە پاداشی چیە لە بەرامبەر بەچی دیارە وازحە گەرێمە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانەوە تەماشای دۆخەکە بکەین و کە پێش ئەوە هەمان ئەو لایەنانەی ناو هەرێمی کوردستان شێوەیەکی کتوپەڕ بانگی تورکیاکران و لە یە کۆبوونەوەیان پێکرا دانیشتن لەگەڵای قسەیان لێکرا بەر لە هەڵبژاردنەکە و دوای هەڵبژاردنەکەش لە سەروبەندی پێکێنانی حکومەت و ئەوانەیە جارێتر وەکو فەرمانبەری خۆیان بانگەکرێنەوە و ئەجندای خۆیانیان پێڵێن و ئایندەی علاقاتە ناو خۆیەکانیان تەنانەت لەگەڵ هێزە کوردیەکانی ناو هەرێمی کوردستانە ئەوان بۆیانی ئەوان استراتیژەکان بۆ ئەوان استراتیژیان بۆ دیارەکەن بۆ نمونە ئێستا لەگەڵ هەندێک لایەنی کوردی هەیە لەگەڵ دژمنانی کووردا زۆر پەیوەندەکانی لەگەڵ حیزبە کوردیەکانە زۆر باشترە تۆ ئێمە گەورەترین مشکلەمانیمە لەگەڵ لایەنە سونیانەی تونڕەوانەی کە لە ناوچەدا بڕاوەکان کۆمەڵی زەویان هەموو ڕۆژێک
عەرەبەکان ئەوانەی کە پێشتر لە سەردەمی حیزبی بەحسا ئەم ئەرزی کوردیان داژی کردووە لەوێ دێن کێشە دروستەکەن لەوانە ئەبنە هۆکاری ئەوەی جوتیاری کوردەجی بکرێ ئەبنەوەی کورد لەسەر زەوی خۆی هەڵبکەندرێ ئەمانە بە پاڵپشتی ئەو حیزب و لایەنە سونیان ناکرێت کە بە هەمان شێوەی ئەو لایەنە کوردیانی کە بانگێشەکرێن پەلچێشەکرێن بۆ ئەوانیش بەشێکن لەو ئەجندایە بەڵێ بەشێکن ئەگەر ئێمە تەماشای ناوچەکە بکەین لە هەرێمی کوردستانی ئێستا لە سەروبەندی پێکێنانی حکومەتین لە سووریا بە هەمان شێوە لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتان ئەوێ نەک هەر داڕشتنەوەی نەخشی داڕشتنەوەی نەخشەی سیاسی هەژبوونی سیاسی تورکیا بە هەموو ئاراستەکانە ئیشەکات ئەگەر خۆی پێشتر لە لیبیاوە هەتاکو بڵێ ئازربایجان و ئەوانە تەدەخلاتی بووە زۆر بەزەقی ئێستا شەیەتی بەڵام ئێستا تەرکیزی لەسەر ئەم دوو ناوچەیە کە هاوسنووری خۆین و ئەوێ قایمیان بکات ئەوێ بە شێوەیەک ئەم ناوچانە دابین کە تەواو 100% ڕەنگداتەوە لە پێکەنانی ناتوانانی بڵێ نەک حکوومەتی نییە لە سووریا دەوڵەتی نیە چونکە شتێک نەما بەناوی حکوومەتەوە دەوڵەتەوە لە سووریا جارێتتر بنیاد دەوڵەت تورکیا ئامانجەکەی ئەوەیە جگە لە بەرژەوەندەکانی خۆی لە ناو هێزەکانی سووریا کە سربەخۆین بە هەمان شێوە نایەوێت کورد لێ ببێتە کیانێک کە ئەم کیانە بە تەکید ئەبووە پاڵپشت ئەبووە قەلغانی پێشەوەی هەرێمی کوردستان لەبەرەوە یەگەر ئێمە تەماشایەوە بکەین لە سەردەمێکە لە دوای نەوەتەکان لە دوای لەو گۆڕانکاریانی کە لە جیهانە ڕوویدا لە نەمانی یەکێتی سۆڤێت و هەڵۆشانەوەی بلۆچی ڕۆژهەڵات و ئەوانەیە دەرهایشتەکەی ئەوە بوو دەرەنجامەکەی ئەوە بوو هەرێمی کوردستانی لێ کەوتەوە کە بەڵێ وەک دیفاکتۆیەک لە ناوچەکەی ئەمایەوە ئێستا جارێکی تر ئەم کە بە پاشماوەی ئەتوانی بڵێ سووریا بە شێوەیەک لە شێوەکان بە پاشماوەی معسکەری شەرقی هەژمارەکرێت جارێکی تر لەوێ کورد چانسێکی تری هاتۆتە پێش هەلێکی زەڕینی هاتۆتە پێش بەڵام ئێستا بەداخەوەیمە زۆر لایەنی کوردیە وەرە تۆ تەماشاکە تەنانەت جوورەکە متعاتفە لەگەڵ کوردانی ڕۆژ ئاوایە لایەنی کوردی هەیە دژایەتێکە خۆی گرفتەکەنامەیە وڵات دواتر دێمۆلات باجارە بچمە لای کاگڕەشاد بەڵام ینی بۆچی ئەپرسم ینی بۆچی تورکیا تەرکیزی بە تایبەتی لەسەر ئەوەی کە وڵاتیشی هەرێمایەتی وڵاتیشی نێودەوڵەتی زلهێزێکەوە ئەندامی ناتوێەوە هەژمونی فراوانی هەیە لە زۆرێک لە ناوچەکانەوە لە زۆرێک لە کێشەکان لە وڵاتانەوەکو جەناب داماژت پێدا بەڵام لە ئێستاە چاوەکانی چڕ کردوەوە لەسەر ڕۆژاوی کوردستان و باشووری کوردستان بەڵام دواتر دێمەوە بۆ وەڵامی و پرسیارەوە چێن لای کاگڕەشاد گەڵانی کاگڕەشاد دووارە ساود لێ بێ ینی بۆچی ئەبێ ئێمە لە سەروبەندە هەستیارەکانە لە کاتە مێژوویەکانە لەو کاتانەی کە کورد پێویستە یەکگرتوو بێ کە ئێمە پێویستە ئەجندایەکی نیشتیمانیمان هەبێ کە پێویستە هەمومان لەسەر ڕێچکەیەکی نەتەوەی کار بکەین کەچی سەیرەکەی براکان لە پشتەوە خەنجەرێن لە یەکتری لە پشتەوە ئەجندای وڵاتانی هەرێمایەتی جێبەجێەکەن ئەم جۆرە جوڵانە پێ دوایە دەرهاویشتەکانی خراپە و ینی لە پاشە ڕۆژە هەرێمی کوردستان و بە تایبەتی باشووری کوردستان زەرمەندی یەکەمە بێلەی سپاس بۆ ئێوە کاکاوڕێ سپاس بۆ دەرفەتە سڵاو و ڕێزی خۆشەویستی بۆ کاگورانیش دیارە ئەو ئەرزەی ئێستا دروست بووە لە سەر ئاستی ناوچەکە بەگشتی قۆناغێکی نوێ هێنایەتەکایەوە ئەو قۆناغە ئاگەر سەرکردە بوونی هەبە لەم ساحەیە بەڕاستی دەتوانێت چۆن ئێستا ئەوەی دەبینم غیابی کاریزمانی مام لەسەر ساحەی سیاسی کوردستانی دەبینم بۆیە ئەم غیابە کاریگەری ڕاستە خۆی کردوتە سەر کۆی ئاڕاستەکان ئاراستەیەک بەرەو تورکیا مەبەزلەیش لە ژانی شقامی سلێمانی و ناشرینکردنی سلێمانی بێ بەشێک لە نێوخۆی سلێمانی بە هەمان شێوە بە ناوی ئۆپۆزیسیۆن کە ڕێڕەی ڕاستکردن حکومڕانیت مەبەستی بوو ئامانجی بوو دەرکەوت ئەمانە هەمووی جگە لە پاشکۆیەتی بۆ دەوڵەتی تورکی هیچ کە نەبوون ئەمرازێکن تەنیا تورک لە قۆناغە جیازیەکان هەر کاتێک لە هەر قۆناغی پێویستی پێویتن داشەکەی خۆی کارتەکەی خۆی بەکاردێنێتن لە شێوە شەترەنج زۆیە چۆن فیل دەزوڵێنی چۆن ئەسب دەزوولێنی چۆن قەلعە دەزوولێنن بۆیە من وای دەبینم ئەم قۆناغە قۆناغێکە دەرکەوت نە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنە تەندروستەیە کە خەڵکێکی زۆر شتی لەسەر بینا کرد بوو نە ئەو حکومڕانیتی ئێستا لە هەرێمی کوردستانیش هەبوو ئێمە دەمێک کە لە 25 ساڵی ڕابردوو ئەو واقعانەی بینیمان چۆن
بەشێک بوون لە تێکدانی لە ڕێگای تورکیاوە بەشێک بوون لە تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان بۆیە من وای دەبینم ئەم قۆناغێکە پێویستمان بە تەبایی هەیە پێویستمان بە نزیکبوونەوەیەک ئاڕاستەیی هەیە دەرکەوت پارتی لەم قۆناغی ئێستاکە بە هەمان شێوازی ڕابردوو یان ئەو تا دەوێتی یەکلایەنە بەبێ گەڕانەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای تورکیاوە ئاماژەکانی خۆی پێچی کە بانکردنی بانگشتنامە بۆ شاسوار بۆ بە تایبەتی لەم قۆناغە هەستیارە کە ناوچەکە پەیداگوزەر دەکاتن چونکە ئەم بانکێژنامەیە تەنیا بۆ ئەوە نییە تۆ کابینەی داهاتووی بێکەوە لەگەڵ پارتی پێتەشی بکاتن من مەبەستی من ئەوەیە بەسەوری منە بەشێک دەبیتن لە ئامازگەلێک ئەو سەردانە سەردانەکە بەشێک لەو مەبەستی کە دەوێتی ئاماز پێچیتن کاگڕشاد کاکبورهان ئاماژەی بۆدا ینی کاکبورهان ئاماژەی بۆدا کە ینی ئەجندا و سیاسەتی هەندێک لە لایەنەکانی سیاسی لە هەرێمی کوردستان یعنی تا بە دەست وڵاتانی هەرێمایەتیەوە بە تایبەتی بە تورکیا کەواتە ینی کە ئەگەر وڵاتێکی دەرەچیت و ئەجندا و سیاسەتێ بۆ دابڕێژێ ساڵانە و مانگانە بەرنمەکەیت باتێ بڵێ ئاوا جێبەجێ بکە خۆی بۆ خۆی ئەمە ینی پاشکۆیەتیە بۆ وڵاتانە و بوونە پیاوی ئەو وڵاتانەیە خۆ ئێستا دۆخەکە ئەوە دەخوازێت ینی ئێمە ماڵەکەی خۆمان بەرەڵا بکەین و بچین ماڵی خەڵکی کە توند و تۆڵ بکەین هەمیشە سەربەخۆی بڕیار لەلایەن هەر حزبێکی سیاسی بازی گەورەی دەوێت لەسەر ئاستی ناوچەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لەو بازانەی کە دەدا بازی سەربەخۆیە لە بڕیاردانە هیچ کاتێک نەبوویتە وەسیلەیەک یا کارتێک لە بەردەستی وڵاتانی هەرێمایەتی ئەمە مانەوەیکی لەسەر خەتەنەوە یەکە لەسەر هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی جگە لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی ڕۆژهەڵات لەسەر باکوور لە ڕۆژاوای کوردستان هەمومان هەڵوێستەکانی دوێنێ ئەمڕۆ داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستانی دەزانی کە بەشێکە لە یارمەتیدانی خوشکبرایەکانمان لەم پارچانە بۆیە ئەگەر پێیان وایە بەم کارتانە دەیانەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر شارڕێگای ئەساڵتی خۆی لا دەکە ڕێگایەکی نەتەوەیە ئەمە خاوێن خاوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بێت لەسەر ئەو ڕێگایە چونکە ئەمە هەمان شارڕێگایەکە جەنابی ڕوانیشاد جەنابی مامزەلە دامەزراندە بۆیە لەسەر سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان واجبە هەمان ئەم ئاڕاستەی ڕابردوو کە نەخشەڕێگاکەی جەنابی مامزەر لەسەر مانەوەمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر شارڕێگای نەتەوەیەکە بە هەمان شێوە دەمینێتەوە بەردەوامیش دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز یەکێتی لەم حزبانە نییە خۆ بەدەستەوە بداتن لە زۆر هیچ گوشارێک لەلایەن نارەکان یاخود بەناو دۆستەکانمان لەسەر ئاسی هەرێمی کوردستان بۆیە ئەوەی من دەبینم دەزانم وەکو ئەوەی کاک بافڵ گوتی ناتوانێتن حکوومەتی کابینەی داهاتوو پێک بنێتن من دەزانم بانکردنی معارەزە پێشووتر یەکگرتووی ئیسلامی مەبەست لێی نزیکردنەوەی لەگە پارتی دیموکراتی کوردستان بۆی کابینەی داهاتوو پێک بنێت بەڵام جگە لەمە کۆمەڵێک مەرامیتکەشی دەرێ ئەم مەرامانە بتەوێنێت تووچیا دەوێتی بە تایبەتی زۆنی زرد ئەم زۆنە بەکراوەی بهێڵتەوە بۆی گشار بێختە سەر کۆی لایەنەکانی تر کە ملکەتی ئەوامری پارتی نابێتن خۆتە دەزان لە ڕۆژاوای کوردستان ئێستا قۆناغێکە کاتە ئێستا دروست بە ئەم قۆناغە بەتەسەورین بەپێی خوێندنەوەی من بەپێی دیدی من نە لە ساڵی 91 ئەم زمینە لەبار بووە و نە ساڵی 2023 کە پرۆسی ئازادی عێراق بووە لەبار بووە من ئەوەی دەبینم قۆناغەکان بە هەرچی وەسیلەیەک بدەیانەوێتن لە ڕێگەی پارتیەوە لە ڕێگەی ئەنەکەسەوە لە ڕێگەی حزبەکانی باشووری کوردستانەوە گشارێک بخنە سەر قەسەد یاخود نوێنەراتی کورد کە بەڕاستی ئەمڕۆ کە بمانەوە نەمانێ مەزلوم و قەسەد ئەمڕۆ نوێنەراتی ڕاستەقینەی ڕۆژاوای کوردستان دەکەن کە لەسەر ئەرزی واقع 26 لەسەر کۆی ئەرزی سووریا لەژێر کۆنتڕۆلی ئەواندا لەگەڵ هاوپەیمانەکانی بۆیە من پێم وایە ئەرزیەکی لە باریش لەوێندە هەم لەلایەن ئەمریکا هەم لایەن وڵاتانی فەرەنسی هۆڵەندی ئیتاڵی واتە ئەوروپا بەگشتی دەتوانین بڵێن لە ئارەدایە ئەمە من وای دەبینم تورکیا لە بەردەم دۆڕیانێکدا یان ئەوەتە دەبێت بەر لەوەی هەنگاو بۆ باشووری کوردستان بنێتن گۆڕانکاریی بنەڕەتی لە دەستوری هەمیشەی تورکیا بکە بۆ کرانەوەی بەڕووی کورد و پێکهاتەکانی تر لە تورکیا بۆی دەربازی بێتن لە چەند ئەو چەق بەستویە کە جگە لە داگیرکردن جگە لە شەڕ جگە لە خوێنڕشتنی کورد بەلاش هیچ دەستکەوتێشکەیتە نەبوو لە ماوەی ساڵی ڕابردوو چ بە کوردانی تورک جوندی تورک لە وڵاتە بۆیە ئەمڕۆ بەپێی ئەم واقعی ئێستا کە دروست بووە لە ناوچەکە
تورکیا بەهازی سەرەکی دەداتن لەم گۆڕانکاریکە لە ناوچەکە دروست بووە ئەم گۆڕانکاریە تورکیا دەزانێت دەبێت چ بازێک بداتن بۆیە دەوێتی پەلە بکاتن یەک لە باشووری کوردستان لە ڕێگای پارتیەوە لە ڕێگای بەناو ئۆپۆزیۆنەوە کە کاکە شاسوار ئەو ڕۆکە پەردە لە ڕووی هەڵماڵدرا کە ئۆپسیۆنێک نییە لە ئۆپسیۆنێکە داهاتی لەسەر بینام بێتن بێتی حکومڕانیی تەندروست هەوڵ بدا بۆ بە ئاراسی ڕاستکردنەوەی لە هەرێمی کوردستان دەرکەوت ئەمانیش دەیانەوێت بەشێک بن تەنیان بە بەس دێشی بدروستکردنی ئاژاوەیە لە ناوچە سلێمانی بۆی وازیهەک پیشان بدەن وێنەیەک پیشان بدەن جگە لە ناشیرنی وێنێکی جوان لەسەر ئاسی ئەم ئیدارەدانی ئەم شارەیە یاخود ئەم ناوچەیە پیشان نەدەن بۆیە بەو قۆناغا ئەلەم قۆناغا بەم ئاراسی ئیشکردنا جگە لە دووبەرێکی جگە لە دروستکردنی ئاژاوە لە نێو ماڵی کورد من پێم وا دەستکات گەلێکی نابێتن شتێکی تر هەبوو من پێم خۆشە ئەو واقعش بە ڕوون بکەینەوە زۆرە بەڵام ئەگە بە کورتی بۆی بێنم لای کاگوران وەڵامی ئەو پرسیارم باتەوە ئافەرموو ئیدارەدانی ئەم عقلێتە بەم عقلەتە ئیدارەدانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەم عقلەتی ئێستا کە ئێمە دەبینین کە لەم کاتە هەستیارە لە ماوەی 24 ساعت تۆ بچی سەردانی تورکیا بکەی دەرکەوت مەران بەتەنیا نەبوو ڕۆیشتنی نەوتە نەبوو بۆ سەرەتایکی دروستکردنی پەیوەندیی تەندروستیشە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان تورکیادا تەنیا مەبەست لێی عقلە دروستکردنە لە پێش گەشەکردنی کوردایەتی لە ناوچەکە من بۆ خۆم من حەزم لە یەک شت بڵێم ئەو ڕاستیە دەمێکە مێژووی ئەم حزب بخوێنە مێژووی ئەم دەسەڵاتە بخوێنەوە جگە لە عقلە دروستکردن لە پێش گەشەکردنی کوردایەتی و لە پێش هەنگاو بەرە پێشتونی ڕزگاری خوازیگەری کوردستان من شێشکردم لێ نەبینیەوە خوێن ینی وەکو چاودێرێک لە سەر مێژووی ڕابردووی ئەم حزبەیە بۆیە ئێستا بە هەمان شێوە داردەستێک دەبن بۆ ڕێگەکردن لە گەشەکردنی کوردایەتی و لە گۆڕانکاری لە ناوچەکە بەڵێ دەست خۆش کاک ڕەشاد دێم و خزمەت جەنابەت کاگوران ئەگەر بینەوە سەر ئەو بابەتەی کە ینی بۆچی تورکیا ینی لەم کاتەیە ئەو کاک ڕەشادیش کۆمەڵێ خاڵی گرنگی خسەر و سەبارەت بە تورکیا سەبارەت بۆ وڵاتی کە وڵاتێکی زلهێزە و دەستی هەیە لە زۆرێک لە وڵاتانی دنیادا بە تایبەتی پێشتر ئەم دەیەوێت هەژمونی سەردەمی دەوڵەتی عوسمانی بێنێتەوە کایە یعنی مەزانین بە عمقێکی زۆر هاتۆتە خاکی هەرێمی کوردستان و داگیری کردووە بە ڕێبەرایەتی هەندێک لایەن لە هەرێمی کوردستان و بەشێک لە خاکی سووریاشی داگیر کردووە تورکیا کە ئێستا ینی فۆکسەکە و چاوەکەی لەسەر باشوور و ڕۆژاوی کوردستانە مەرامەکەی بەس ئەوەیە بابەتی کوردبوون و نەتەوەی کووردە لەم ناوچانەدا یاخود نەخێر دەیەوێ ئەو باڵا دەستی و هەژمونی کە هەیەی بەردەوام بێ و پەری پێبا لە ڕێی هەندێک لەو لایەنانی کە پشگیری یەکەن خۆی گەریە مەسێری سروشتی دەوڵەتی تورکیا بکەین ئەگەر بگەڕێنەوە بۆ زمانی سەلجوقیەکان و بۆ عوسمانیەکان و بۆ کۆماری تازە و بۆ ئۆردوگاری لێ بۆ هەمویان ئەم کۆمارە هەر لە سەرەتای هاتنیان لە دەشتایەکانی ئاسیاوە کە هاتنەتە ئەمە کائینێکی ئیستیتانی پەلهاوێژن و تەوەسوعین ینی دایما زیان بە داگیرکاری ئاوانخوازی داگیرکاری ئەوانە بووە هەموویمان بینیوە ئەمانە کە لە مێژووە هەمووی هەیە کە چۆن پەلیان ناویشتووە لە چۆن هاتنە چوونەتە هەر شوێنێ چۆن بە خاچی خۆیان داگیرکردوە تا گەیشتنەتە ئەوەی کە ئەم کۆمارە تازەیە دروست کرایەوە کۆماری تورکیا کە زۆربەی گەلان و زۆربەی وڵاتانیان لە دەست دەرکراوە تەنها کوردستان کە بەداخەوە هەم ناهۆشیاری کورد لەو کاتەیە و هەم دۆخە ناو دەوڵەتی بەرژەوەندی زلهێزەکان وای کرد کە کورد ببینێتەوە ئێستا لەبەر ئەوەی وڵاتی تورک لەسەر بە زۆری لەسەر خاچی کورد دروست بووە بە گەورەترین مەترسی بۆ سەر تورکیا کورد بە گەورەترین مەترسیە زانی بۆ سەر خۆی لەگەڵ چ وڵاتێکە کێشە و گرفتی هەبێت ئامادەیە دانیشتن بکات و حەلی بکە بەڵام بۆ کورد خۆ پەیامەکەیان وازحەوە خۆیان چەند توانە گەر لە مەریخ کیانێکی کوردی دروست بێ ئەمە ئەچین تێچێدین ئەمە چیە یعنی تۆ مانەوەی خۆی بەستۆتەوە بە گەشەکردی تۆ ینی مانەوەی لە ناوبردننی تۆ نێڵە تۆ گەشە بکەین لە تۆ سەرڵدەی بۆی خۆی ببینێتەوە ئازانەی لەبەر ئەوەی غەدرێکی تاریخی لە کورد کردووە خاچی کوردی داگیر کردووە ئەمانی هەمووی لەگەڵ کووردا کردووە ئێستا دێ بەم شێوازە جارێکی تر ئەگەڕێتەوە خۆشەرنی لە زۆر جار وەلو خۆشی سووری نەکردووە لە بەهۆی ئەم
بێدەنجینیە دەوڵەتی و لاوازی ئەم وڵاتانی ئێرۆ بە کەیف خۆی بە ئارەزوی خۆی هاتەتۆ ناو سووریا هاتۆتە ناو عێراق بنکە و ئەوانەی داناوە بەڵام هەنێ ئیشەیە لە ڕێی دار و دەسەکەی خۆیەوە لە ڕێی هینە نزیکەکانی خۆیەوەکە منەم ێ بگەڕێمەوە بۆ ئەو خاڵ ئەو ئامانجە هەنووکەیی تورکیا کە ئێستا لە بانکێشکردنە بانگی کردووە من بە سێ تۆری زۆر گرنگەوەی بەسمەوە کە ڕشادیش ئاماژەی بە هەرێکی داوە کە یەکەمیان ئەوەیە کە تۆ من ئەوەی زۆر گرنگە بەلامەوە ئەوەیە ئێستا ئەوێ بە دیلێک بۆ پارتی دیموکراتی کوردستان زۆنی سەوز بدۆزێتەوە بۆ ئەوەی ئەوێش بە هەمان شێوە چۆن خۆی هەشتاوێک پارێزگای ئێستا کردێتی هەشتا و سێ پارێزگای ویست سلێمانی بکاتە پارێزگای هەشتا و چوارم ئەو ڕوونادا ئەم ئەجندایی جێبەجێ ئەبێت تۆ ینی فەرامۆشکردنی هێزیشی گەوری و کوێژێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا هەر وەک لە مێژوشا ئەوە بووە تەمسیلی ئیرادی خەڵکی کوردستان دەکات تەمسیلی هێزە نیشتماکە ئێستا تۆ بۆ نمونە تۆ هەر مناڵێکی کورد گەوری گەنجێکی کورد ژنێکی کورد پیرێکی کورد بیەنە هەر نیشتیمان پەروەری تۆزای نیشتیمان پەرویتیا بێت هاوسۆزی هەیە بۆ ڕۆژاوای کوردستان بەڵێ ئەو ئەجندایی بەدڵ نیە خۆ بۆ ئێستا تۆ پێت وایە خەڵکی هەولێر و خەڵکی دۆکوانیان ئەویان پێخۆشە شتە نەخێرەوە سەپێنراوە بەسەریانە سەپێنراوە ئەمە خەڵێکیانە ئەوێ بە دیلێک بۆ بەرژەوەندی ئابوووریەکانی بۆ بەرژەوەندی سیاسیەکانی بۆ کە دێتە سەر خاڵی دواتر کە من باسیەکەم دێتە سەر ئەوەی فشار خستنە سەر ڕۆژئاوای کوردستان و لێدانی خەڵک تەنانەت ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان تۆ تەماشاکە تۆ ئەوەندەی نایێت تۆ پەیوەندی لەگەڵ براکان تا بە بچڕێن ئەڵێ دژایەتیان بکات لیاندا چاوساغیمان بۆ بکە ئەوە بکە خۆ سەرۆک پاپڵ تاڵبانی بە ئاشکراوەتی وتی ئەمە دژمنیایەتیمان لەگەڵ تورکیای نییە بەڵام وەڵڵەهی ئەوەی ئەوان داوامە لێکەن بە ئێمە جێبەجێلاقیاتی ئێمە ڕێگە نادا ئەوە بکەین ئەو خەتە نیشتیمانی گرتووانتە بەر ڕێگە نادا ئەوە بکەین ساوساخی بۆ دژ بکەین و دەستمان بچێتە خێنی براکان لە هەموو ئەمانەیە من پێم وایە ئەم سیاسەتە فەشەلێنێ کەس ناتوانێت ببێتە بەدیل یەکێتی لەم ناوچەیە چکە خۆی لە ئەلفوبەی سیاسی ئەوەی کە یەک تۆستێ بگات ینی حیزبێکی 50 ساڵی وەکو یەشێتی نیشتیمانی کوردستان ینی تۆ لە سیاسەتی نێودەوڵەتیە هەیە هەرێمەتیە هەیە عراقیە هەیە نیشتیمانی کوردستان هاوکێشەیە کە ئەم دەڤەرە ینی ئەم حیزبەی هەڵبژاردوم حیزبەیەوێت تۆ فەرامۆشی بکەیت چۆن شتی وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای سیوێکی ئابەوە تەماشای بکە لە دوای سیوێکی ئابە کاتەیە بۆ دوای ئەوەش بۆ مەرحەلی دوای ئەوش کە ڕژێمی سەدام حوسێن و سوپای تورکیا هاوکاری بەرامبەرەکەیان کرد پارتیانە کرد لەو سنوورە 10 کیلۆمەتر زەی بەدەسەوە نەما بووم بەڵام چکە تەعاتفی خەڵکی لەگەڵایە خەڵکی لە پڕێکە هاتۆشین خۆی ناتوانانی تۆ ئیرادی گەل بە تەواوەتی لە ناوبەری بەڵام من ئەوەی بە مەترسێ من هەموو ئەمانە پێم وایە هەموو ئەمانە ئەم فشارانە هەموو ئەم پیلانانە هەمووی پوچەڵە بێتەوە بەڵام لێ خاڵێکی زۆر گرنگە ترسم کە تەوەری بەرنامەکە لەسەرەوە یەک ڕزی نێوماڵی یەک ڕزی نێوماڵی کووردە ئەو ئێمە ڕاستە تەوەجوهمان جیاوازە بەڵام شتێک کۆمانەکاتەوە کە ناوی هەرێمی کوردستانە و بەرژەوەندی ئەم هەرێمە بەهێزبوونی ئەم هەرێمە لە تەبایی و لە یەک ڕزی لایەنە کوردیەکانە بەڵام یەک ڕزی و تەبایی لایەنە کوردیەکانەوە نیە تۆ خۆت ببیتە ئەجندایەکی ئیقلیمی و بێ داوا لە خەڵکی تریشکە بێت بە هەمان شێوە ببێتەوە ئەجندای ئیقلیمیە ئەجندایەکە کە لە هەموو مناسبەیەکە بە تۆی وتووە من تۆ لە ناوە بم پەیامەکانی تورکیا وازە بۆ پێش یەک ڕیزی نێوماڵتم ناوێت نامێ ئارامی ناوچەکانتە خۆ ڕەنگە وەکو حزب هەنێ حزب ئەگەر خۆشی لەبەرەوەی لە فەلەکی ئەوانە سڕێت ناتوانێت لە بەرژەوە لە قسەی ئەوان دەرچێت بەڵام ئەگەر ڕێگای بدەن ئەگەر خۆی ئیرادەی خۆی بێت ڕەنگە ئەوەی پێخۆش نەبێت لەبەروی ئەزانێت لە قۆناغی دوای ئەوی بۆ چییە ئەو ها تەعاملی لەگەڵاکە ماڵت تێکەدا یەکڕزی تێکەدا دوای ئەو تۆ هەموو شتێک پێویستە بە حاجەتەوە بە پێویستیەوە پێویستی بە تۆش نامینی لە ڕۆژێ لە ڕۆژان کە ئەو ئەجیندایانی جێبەجێ بکە من بتەنها ئەو خاڵی کە بەلامەوە گرنگە ئەو یەک ڕیزی نێوماڵی کووردە جارێکی تر وا بکەن چونکە ئێمە وەکو کورد جگە لە زیانە ناوخۆیەکانی سەر ئاسی نێودەوڵەتیش بۆ سومعەت و ناوبانگی خۆمان
زۆ خراپە و هاوسۆزی نێودوڵەتیش کەمەکاتەوە بۆمان و مەجای دەستێوەردانی خەڵکی زیاتر جارێکی تر دەستێوەردانەکان زیادە بنەوە لە هەرێمی کوردستان خۆی مەدوای ئەزمموی شەڕی ناوخۆوانە بینیمان هێزی داگیرکە هات بە ناوی هێزی ئاشتی پارێزەوە هاتبوو ئەوەی هۆکاری شەڕەکە بوو هاتبوو ڕۆڵی هێژی ئاشتی پارێزیان یانێ ئەو هابی تۆ هیچ استقلالیەتێکت نەبێ تەبایی نەبێ لە ناو ماڵتا بۆی هەرچ کاتێ بیانەوێ ئەو ئەجندایی دوورمەودایی خۆیان لە زووترین کاتدا جێبەجێ دەست خۆش کاگورانجان کاگە ڕەشادیانێک و کاگورانی ژاماژەی پێدا و پێشتری جەنا بدوتە دوو هەمووشمان متفقین لەسەری ئەم تەباییە ئەم یەک ریزیەی نێوماڵی کوردان بەڕاستی گرنگە ینی تاوان تۆ ئەزمونێکت هەیە ئەم ئەزمونە بە خوێن بەدەست دێناوە ینی هەرێمێکت هەیە ئەم هەرێمە بە یەک دنیا شەڕی دەستوری بە تایبەتی سەرکردە سیاسەکانی کورد لە سەرۆمیان و سەرۆک مامجلال لە بەغدا بەدەساتووە و ئێستاشی لەسەر بێ ئەوە تا تۆ شەڕیەواکی لەگەڵ بەغدا کە ماف و حەق و ئیمتیازاتەکانە باتێ بەڵام کاتێکەتی بەدەستی خۆت دەتەوێت ئەزمونەکەت لە ناوبەری برایەتی نێوماڵی خۆت لە ناوبەری دواتر ئاخۆ خەڵکی کوردستان ئەگەر وەکو بۆ نمونە کاگوران ئاماژەشی پێدا ئێستا گەر هەندێک خەڵکی لە ناوچەکان بێدەنگ بن و نەتوانن ڕای خۆیان لەباری ئەم ناتەباییە دەربڕن ئێخۆ ڕێژە لە ڕۆژان ئیتر تەحەمولیان نامێنێ و بەرگی ئەوە ناگرن کە نێوماڵی کورد بەم شێوازە ئاراسە بکرێت پێت وایە لە ئێستادا ئەو لایەنەی کە لەسەر ئەم تەوەرە ئیش بکات کە دەیەوێت تێکدانی نێوماڵی کورد بێ لە ناو هەرێمی کوردستان ئەم ئەجندا نەخوازرا و ئەجندا دەرەچانی لێ قوبوڵەکرێت تا داهاتوویشی نزیک یاخود نەخێر بڵێ دیارە خۆ ئەگەر مێژووی دوای ڕاپەڕین بخۆین نۆتایێرە بە تەسەوری من زۆر شتما بۆ ڕوون دەبێتەوە ئەگەر هەمان عقلیەتی جەنابی مامجەلال کە لە بەغدا زۆڵی پێکرد و ئیشی پێکرد هەمان عقلێت لە هەرێمی کوردستان کاری پێ بکرابایە بە تەسەوری من هەنگاوەکانی پێشکەوتن گۆڕانکاری و کرانەوەی لە هەرێمی کوردستان بە ئاستێکی زۆر بەرز دەبیندرا ئێستاکە لە ئاستێکی زۆر بەرز دەبیندرا بۆیە من وای دەبینم هەمان ئەو عقلێتە کاری پێناکە لە هەرێمی کوردستان بۆیە ئەمە گەیشتین ئەو قۆناغی ئێستاکە و ئەگەر بەراوردێکی تریش بکەین تۆ ناکرێت لەگەڵ هێزێکی خێنەتکار من باسی هێزێکی تەندروستی شۆڕژێرش بکەم لە سەحەکە ناکرێت حەزبێک تۆ تەنگاویکەی بچی هانا بۆ دەوڵەتێک باس سوپایەک بێنێتن لە بەرامبەریشدا حزبێکی تر هەبیتن بە ڕووباری خوێن هەبێتە سەحەکە من هەر بۆ نمونە سێ چوار قۆناغتان بۆ باس دەکەم ساڵی 94 ئێوە لە مەتخە سلێمانی شارەزان هەر لە پێنجین تا قەڵاتزە ئەم سیسیلە سنوورە بە کاملی بە تۆبەرانی ئێران تۆبەرانی یەکێتی نیشتیمانی کراو ئەو ڕۆژانە ئەگەر لە یەتان بێتن بەدای شەهید و بریندار لە شاری قەڵاتزە ینی لەسەر دەستی ئەم هێزانە ینی ئەوە بوو شەهید و بریندار بوون هاوڵاتی لەم شارەیە ساڵی 96 ئێمە سیویی ئەبمان بینی ساڵی 97 ئێمە سوپای تورکیا و دەبابی تورکیامان بینی هاتە هیران و نازەنی دۆڵی خۆشناوەتی ئەوانەمان هەموو بینی ئەم هێزانە هێزێکی نیشتیمانی نین بۆیە هەنە بۆ هێزێکی دەستکردن لەلایەن وڵاتانی هەرێماتیەوە دائیمەن ئێمە گەنج بووین لە دوو بەرنامەی تر بە تەسەوری من باسی ئەو بابەتەم کردیە ئێمە گەنج بووین پێمان وا بوو هێز و پشتیوانی جەماوەر بۆ شۆڕش قۆناغەکان ینی گوزەر پێ دەکات قۆناغەکان تێدەپەڕێنێتن دەرکەوت ئەو قەناعەتی ئێمە تەواو نەبوو ئەوەی گۆڕانکاری بنەڕەتی لە سەرساحی دروست دەکاتن هێزە دەرەکیەکانن هێزە هەرێماتیەکانن دەیانەوێت دەتوانن لە ماوەی 72 کاتژمێر چۆن لە ماوەی 72 کاتژمێر توانیان گۆڕانکاری ڕوخانی بەشار ئەسەد و نظامی بەشار ئەسەد بکەن بە هەمان شێوە هێزە دەرەکیەکان هێزە هەرێماتیەکان هەر کاتێک بیانەوێت گۆڕانکاری بکەن داشەکانی خۆیان دەزۆڵێن بە گۆڕانکاری لە سەحای من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە بەرگەی هەموو ئەم گوشارانەی کرد لەسەر ئاستی هەرێمایەتی ئەگەرنا لە ماوەی 25 ساڵی ڕابردوو بە حەقەت یعنی ئەوەی کەرا یانە 30 ساڵی ڕابرد ئەوەی کراوە تا ئێستاش درێژە پێ خۆ تا ئەو دقیق ئێستاکە زیاتر لە 20 تا 25 سەربازگەی تورکیا خاچاری کوردستان لە سنووری پاردیمکرای کوردستان هەیە ڕۆژ لە ڕۆژان حکومەت هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان یا سەرۆکایەتی هەرێم باسی ئەوەی کرد ئەم بازگانە ئەم
سەربازگانە بۆ لە ناسێنێ دوای مەبەستی ئامانجی ئەم هاتنە سوپایەت ئەگەر جگەل لە کورتکوشتن نەبیتن جگەل لە سووتاندنی ڕز و باخ و گونشینەکان و تەقانەوەی کانیاوەکان نەبیتن بۆیە ئەم قۆناغە قۆناغێکە من پێم وایە یەکێک لە گرفتەکانی ئەوەی دەیبینم تا ئێستاکە هەر سەرکردەیەک نەیتوانێت بەرجی حزباتی لەبەر بکاتەوە بەرجی حزباتی لەبەر بکاتەوە و ئامانجی پێشخستنی پرۆسی سیاسی نەبێتن تەنیا پاراستنی هەیمەنەتی دەسەڵاتی خۆی و زائیدە کورسەکەی بێتن وەکو ئەو واقعی ئێستا هەرێمی کوردستان دەبێتن بۆیە ئەم ینی دائیمەن گۆڕانکاری لەسەر دەستی سەرکردەیەک دێتەکە کە ئەم سەرکردەیە بەڵێ دیارە من چاوەڕێ هیچ گۆڕانکاری ناکەم لەسەر دەستە چونکە ئەمانە ڕاستەوە خۆ بەشێکن یان ئەوە تا دەبێت دەسەڵاتدار بن یان ئەمەتە دەبەشێک دەبن لە تێکدانی دروستکردنی ئەو کیانەی کە جەنابەت باسی دەکات من شتێشتر دەمەوێت باس بکەم سەر ئەوە دەبێت بۆ هەموو خەڵکو بۆ ڕوون بیتن بۆ چاودێرانی سیاسی ڕوون بیتن ئەم قۆناغە بە تەسەوریم قۆناغێکە زۆر هەستیارە بەڵام لەگەر ئەوەش قۆناغێکە دەبێت دەوڵەتی تورکیا بزانێت ئەو ڕاستی قۆناغی کەمکردنەوەی هەژمونی تورکە لە ناوچەکە يعني أو رحستيك يعني خو أجر أما لم قناعش هستي بينك بتصوري من أجر تمشي إستاي دولة تركيا دكي تمشي دولة باخسلي وتمشي أردوغان دكي حسب كوملا قران كاري دكريتن أم قران كاريا چونی وەفتی شاندی پارتی دیموکراتی کوردستان پەیوەست نەبوو بە ڕۆشتنینەوە دیان نەڕۆیشتن پەیوەست بووە ئەگەر ئەم گۆڕانکاریانە لەسەر دەستی ئۆزەلان بێتە ئارا کە لەنێو زیندانە ئێستا کە دەچن پرسی پێ دەکەن بوویتە پرۆژەیەک ئێستا کە کۆی حیزبولایەنە سیاسیەکان لەسەر ئاسی تورکیەوە جگە لە پەرلەمانیش کە پەرلەمانیش ئەو بابەتی دەستە نێو پەرلەمان دیالۆجی لەسەر دەکرێتن دەردەشە دەکرێتن بەڵام ئەم پرۆژەیە ئێستا بردایتە نێو کۆبنەوەی نێو هەم کۆی حیزبولایەنەکان بە تایبەتی وەفتی کوردی کە ئەم شاندەسێ کەسەیە کە سەردانی کۆی حیزبولایەنە سیاسیەکان بە معارەزە بەدەسەڵدارانیش دەکاتن من گەیشتی مەقنعاتێک کە دەوڵەت بەحسەلی زایدن ئۆردەگان لەم گۆڕانکاریانەی کە ئەمریکا و ئەوروپا دیانەوەی بیکەن لە ناوچەکە کە ئێستا بەشێکی کاریگەرە تێدا لە جێبەجێکردن دەسەڵدارانی تورک هی باڵا بە تایبەتی هەم ئۆردۆگان حزبەکەی زایدن مەهەپە دەوڵەت بەحسەلی گەیشتن ئەم قنعاتە ئەم گۆڕانکاریە حتمیە ڕوودەدا بۆیە دەیانەوێت بە کەمترین ڕێژە نسبە لی دەرسن ئەویش ئەوەیە بتوانن دیالۆگ لەگە بەڕێز عەبدوڵڵا ئۆزەلام بکەن لەنێو زیندان و بهینە دەرێ بۆی بەڵام پارتی ترسی چی هەیە لەو معادلاتەیە کە ئێستاکە ئۆزەلام بەشێکە لە دوای 25 ساڵ زیندانی کردن لە شێوەی ماندێلا دەچن لە نێو زیندان تا ئێستاکە بە پێی زانیاری وردی من ئۆردۆگان 6 جار لەگەری دانیشتە لە نێو زیندان باخسەریش 7 جار لەگەڵ دانیشتیە جگەل لە شاندی میت و ئەوانە کە دانیشتونە بۆی ئەم قۆناغی گەیە بەڵام شەڕی پارتی شەڕی بنەماڵە لەسەر داهاتووی دەسەڵاتە لە بەردەستی کێ ئۆزەلانە ڕێبەرایەتی قۆناغی داهاتوو دەکاتن یا بنەماڵی بەرزانی ئەم قۆناغێکە گەیە دەبی هەموو چاودێرانی سیاسی لەم ڕاستیە بگەن بۆیە بە هەر وەسیلێک بیدانەوێ ڕێگری لە یەکێتی نیشتمانی کوردستان بکەن پێیان وایە بەرەیەکە ئەم بەرەیە پاڵپشتێکی سەرەکیە لەسەر خستنی بەشەکانی تری هەرێمی کوردستان بۆیە دانێ بە هەر وەسیلێک بیتن دای بڕێنن لەسەر خەتەنەتەوەیەکە لای بدەن بە گوشارخستنە سەری لەلایەن ئەو حزبی ئۆپۆزیسیۆن زایدن لەلایەن پارتی کە بە حیسابی خۆی زیاتر لە تریۆ کورسی هەیە بۆی ئەم قۆناغێکە شەڕی پارتی شەڕێکە ڕاستە بە ناوی دروستکردنی کابینەی داهاتووە بەڵام شەڕەکە لە ئەسڵ شەڕەکە لە نێوان داهاتووی شەڕی هەژمون و شەڕی دەسەڵات و شەڕی بەڕێوەبردننی ناوچەیەک و گۆڕانکاریە گەورەکان ئەوروپا بەڵێ ئێستا بە تەسەوری من بە پێی دیدی من بە پێی خوێندنەوەی من لەم قۆناغی ئێستاکە قۆناغی بەڕێز ئۆزەلانە لە ڕابەرایەتیکردنی بزنەوەی سیاسی کوردی سەرتاسەری لە ناوچەکە بۆیە ئەم قۆناغێکە ناوچەی سەوز عەفو زەرد بەگشتی بە هەڕژەی دەزان لەسەر داهاتووی یوکیانی خۆیان چونکە گۆڕانکاریەکان لەسەر دەستی ئەمە و ئەمریکا باش دەزانێتن هێزێکی وەکو برین گەریلا کە پەکەسە پرشتەکە یاخود ئەوەی ئێستا و هەژمونێکە لە ڕۆژئاوای کوردستان هەیە ئاراستەیەکن ئەم ئاراستە بەپێی دیدی برین ئەوروپا و ئەمریکاش ڕاستەوخۆ هێزێکی کاریگەری سەر ساحەی سووریان ئەمانە ڕاستەوخۆ یەک ناوەندی بڕیاریان هەیە یەک سوپان یەک لەشکردن بە هەر وەسیلێک بیتن هەم لە ڕێگەی پارتی هەم لە ڕێگەی تورکیا دەیانەوێتن
بیکەنە داش لە شێوەی هەرێمی کوردستانی لێ بکەن دوو سوپا دوو ناوەندی بڕیار دوو ئاڕاستی کارکردن دوو شێوەی پلە بەرزکردنەوە قەتیسکردنی ڕۆڵ و هەژمونی پێشمەرگە بەو شێودانەوە بۆ شێوەی لێکات ئەمان قبوڵیانە ڕۆژ دستەوەی بۆی بتە بەشێک لە تێکدان ئەوان بەبەستیانە تێکی بدەن ئەم شێوازە و ئاراستەکیشکردنی ئێستا کە هەیە ئەم شێوازە بەرگریەی کە ئێستا هەیە لە ڕۆژئاوای کوردستان بۆیە هەرگیز ئەمان لەسەر ئەرزی واقع خۆیان حاکمیەتی مطلقیان هەیە هەرێمێکیان دروست کردیە ڕاستەوە خۆ 26 کاچی سووریا پێکدێنێتن بەرەیەکیشن ئەم بەرەیە لە نێوان عەرەبە کوردە ئەکرد و ئاشوریەکان تورکی تێدایە کۆمەڵگلانی کەشی تێدایە ئەمانە تورکیا دەوێتی لە ڕێگای تەتەریەکان و تورکمانستانەکان و لە ڕێگای ئەوانی کە لە سین هاتینە و نازام ناوێتی هەرێکی بنایی موسەبایەتەکان داهاتونە دەیانێت بە هەر وسیلێک بی ئەم هەژمونەی ڕۆژئاوای کوردستان قەتیز بکەن کەمی بکەنەوە تا حدەشی زۆر بەڵام ئەو قۆناغێکە نەیەکێتی ئەوروپا کە فەرەنسا ڕابەتی دەکات لەگەڵ ئەڵمانیا ئێستاکە قبوڵەتی و نە سیاسی ئەمریکای ئێستاش هەر بژی کاک ڕەشادیان کاتم کەم ماوە بووە کاتیشمە بە کاکبوران سوپاس دەکەم کاک ڕەشادیان کاکبوران ینی بابەتی یعنیەوەی کاک ڕەشاد ئاماژەی پێدا ینی کۆمەڵە خاڵی زۆر گرنگە ینی تۆ لەم قۆناغەدا خۆی تورکیا بە ینی ڕەوشێکی خراپە تێپەڕێ بەڕاستی ئەوەی کە دەستی یاوەتە پرۆسەی ئاشتی زۆرێک لە چاودێرانی سیاسی کە خوێنەوەی بووەکەن ینی دۆخی خراپی تورکیایە لە ناوچەکەدا و لە ناو خۆیدا بۆیە جارێکی دیکە پەناباتەوە بەر ئۆجالان و هەروەها پرۆسەی ئاشتی و دەستپێکردنەوەی ئەم بابەتە لە ناوخۆی خۆیدا ئێمە کە لە هەرێمی کوردستان هەندێک لایەن خۆیان بە تورکیادا هەڵاواسن بۆ هەندێک بابەت پێدوانی هەردووە جار ئەمانە زەرەرەکەن ئێخۆ لە ڕێخستنەوەی هاوکێشی سیاسی و جوگرافیای ناوچەکاندا کۆمەڵێک هێز بوونیانەیە وەکوی کاک ڕەشاد دەڵێ یەکێک لەوانە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەژمونێکی فراوانی هەیە لەم ناوچەیەدا و زۆر جار لە هاوکێشە سیاسی و جوگرافی و سەربازیەکانیش داینی قسەی یەکلاکەرەوەی هەیە یخۆ دەبێ حساب بۆ کراوە بێ ڕۆژاوی کوردستانە بە هەمان شێوە یعنی تۆ تا قەندیل بە هەمان شێوە ئیمرالیش بە هەمان شێوە کۆی بابەتەکەی مە چڕکەمەوە لەوەی لە داهاتوودا ئەگەر هەمومان لەسەر ئەو ڕیتمە نیشتیمانی وونەتەوەی هەیە کار نەکەین دوجار زەرەرە گەورەکە چی کا بەڕاستی کاگوران من ئەمەیە بگەڕێمە بۆ لە میانی قسەکانمانە کە باسمان کردوتمان تورکیا هیچ گیانێکی کوردی پێ قبوڵ نییە ئەمە بڕاوەیە لایەن بەڵام کاتێ ئەبێت بە واقع ئەبێت بە دیفاکتۆ ئەبێ بەوە لەو کاتەیە ئێستا ئەوەیە کە هەوڵەدا بۆ نمونە لە هەرێمی کوردستان هەوڵەدا و لایەنانی نزیکە لە خۆیان باڵا دەست بێتیایە لە سووریا هەموو هەوڵێکی ئەوەیە ئەنە کەسە بکاتە بەدیلی پەیەدە و قەسەدە بۆ نوێنەرایەتیکردنی کورد ئێمەوەمان لەبیر نەچی خۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەسەوەسان لە دانەنیشوە ڕۆڵی کەم نییە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەڵای ئیعلامی ئیشی نەکردووە بە بێدەنگی ئیشەکانێکە وە نان و پیازشی بە کوردایەتیەوە نەخواردووە بۆ نمونە ئەو پەیوەندی بتەوەی لە نێوان ئەمریکا و پەیەدەیە هەیە ئەو پەیوەندیەی لە نێوان تەواوی ڕۆژئاوە و لەگەڵ پەیەدە و قەسەدەیە هەیە دروستکەریان پەیوەندیە ئاسا ئەوەی ئیشەکەی بۆی کردووە چی ڕێخەری ئەم زەمینە خۆشکەری ئەم پەیوەندیانە و گەیاندنی هاوکارەکان پیانەمانە خۆ تووشە لە چی داخەکەی لە چیای خۆی لەوە سەرچاوی گرتووە ئەو پەیوەندی تونند و تۆڵێککە ئێستا لەگەڵ ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ڕۆژئاوای جیانە هەیەی بە تایبەتی ئەمریکا و ئەوانە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە ئەمە مەترسیە گەورەکەیەوە بۆ سەر تورکیا بۆیە کاتێ ئەبینیە شتەکان ئەبنە دیفاکتۆ ئەبنە واقعەیەک ئەبن تازە هەربوونی هەبێت باشە هەرەبێ ئەبێت بە کەسێک بێرێت سەر بەخۆم بێ هەرچ کاتێ پێ بڵم کشمەلی هەرچ کاتێ بڕۆ ولاوە بڕۆولاوە ئەوم تەسلیم کەەوە ئەمە نابێت بۆ منێتەوە تا فڕۆکەخانە و مەتارە لێداخە ینی ملنای باجی نیشتیمان پەروەری قورسە بۆ نێرێ ملنای تۆ خۆیانی تێبێ کۆڵ با بەڕاستی تۆ ڕۆژێ دێ هەر کۆڵەدات ڕۆژێ دێت ناچارە واقع لەگەڵ ئەم واقعەیە تەعامل کات ناچارە لەگەڵ ئەو بکە کاتێک تۆ لەسەر سیاسەتی خۆت بەردەوامە بی سیاستێکە سیاسەتێکی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی ڕقوشکیش نییە سیاسەتێکی مەرینە بەڵام هێڵی خۆی هەیە حدودێکی خۆی هەیە کە ئەو سنوورانە نابەزێنێ نیشتیمانەکەیە کە نایبەزێنی هێڵە نەتەوایەتێکەیە
نایبەزین لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵسایە سەر دیواربەندەکەی دواوەی وتی ئەو چی نووسراوە یەکێتی نیشتیمانی کوردستان نووسراوەتە ڕەهەندێکی نیشتیمانی فراوانی کاڵین کوردستان ئێمە لە سێ پارێزگا پێکدا قسەکە ژەوەیە زۆرێک ینی لە ئەندامانی یەکێتیەڵە فەرم کاکە دەی حکوومەت بە بێچێتی پێکوێن تۆ بە بازرگانێک دێنیت ئەتەیە بیکەیتە بەدیلی حزبێکی 50 ساڵە بەقەت هەموو تەمەنی بەقەت پارەکانی زیاتر بەس شەهیدی داوە تۆ بازرگانە دێنی یکەیتە بەدیلیەوە ئەوە واقعانیە بەڵکو کارتی فشارە و پێم وایە ئەو کارتاناخێنە هیچ ئاستێکیانەوە بەڕاستیانیەوە کە هەیە بەتەکیدی تۆ هێزێکی هەڵتۆقی و لە ناکاوە بۆ ئەم ڕۆڵی ئێستا پێدرێ لە پای چییە لە پایەوەیە جوڵانەوەینەوەی نییە لە معقلی پارتیە لە شوێنەکە لە ژێر نفوزی تورکایە لە دووەکە چوار کورسی بە گاڵتەهێنێت دو قسەی کاگورهان حەزەکەم لەسەرم بابەتە بە کورتی سوپاس دەکەم دو قسە هیوادارم هێزە سیاسەکانی کوردستان بە چاویلکەیەکی نیشتیمانیانە بە چاویلکەیەکی نەتوانێت لەگەڵ هەستیاری دۆخەکە با ئێمە و هیوایەکی نوێمان لە ڕۆژئاوا خۆرێکی نوێمان لەوێ هەڵدێ بە ئەو خۆری ئێرە ئاوا نەکەین خۆمان بەدەستی خۆمان و یەک ریزی ناو هێزە سیاسەکان بپارێزین ڕاستە نێدۆ فشاری ئیقلیمی کاریگەری خۆی هەیە ڕەنگە لە ڕووی ئابوووریەوە تا سلێمانی بازەکێدا بەڕی داخراوی داخرا بەڵام ئەمانەیەوە نیە تۆ هەموو شتێک لەسەر سینگێکی هەڵتون بۆ پێشکەشی بەرامبەرەکەت بکەیت وە هەرچیەکی وت جێبەجێی بکەیت شەو تەلەفۆنی بۆ هەر نەکەوتووە شەو تەلەفۆنی بۆ کردی بەیانی بر لەبەر دەرگای بابل عالی ئامادە بیت دوو هێز کە من هیوادارم ئەو خەڵکانی کە چەند وەختە پێیانەڵێن کاکەمانەیەک ئەجندان یەک مرام و کۆیان نەکاتەوە لە یەک بەرە کۆیان نەکاتەوە لە ناو یەک سەبەتەیان ئەوەتە هەردووچیان شەوە ڕۆژێکە ئایا مە سوتفەیە هەردووچیان بە یەکەوە بگەنە تورکیا و کورجا سوتفەکە ئەوەنە جوانی ژوانی هەر ئەو دوانە لەوێ بوون بۆ نمونە ینی گەماروی سەر فڕۆکەخانی سلێمانی نوێکرایەوە ئەوەش بەڵام من بینیومە لە تۆ لە شەقامە سوتفە هاوڕێکی خۆتە بینی بەڵام نوێنەری دوو حزب لە وڵاتێکە لە یەک ڕۆژە ببین ئەم دوانە بەیەکەوە لێ بن خۆ دیارە وازحاو وە ڕۆژگار بۆمان دەرەکەوێت کە چی تریش پلانێکی تریش باسکرەوە بە تەمای چی بوونە بەڵام ئەو کاتە خۆشبەختانە ئەو پلانانە پوچەڵ کراوەتەوە و زۆر بەڕێز کاک بوران حاجی سلێمان چاودێری سیاسی و ڕۆژنامەنووس کە لە سودۆ لەگەڵ ما سوپاس دەکەم هەروە سوپاس بۆ برای بەڕێزمان کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپ لە مەخمور لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مام سوپاستانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ